ڕۆژتان باش سپێدە باش سلااوان لێ ببینەران و بیسەرانی کوردستان 24 لە ڕۆژێکی نوێیە هاتمۆلاتان دەستپێکی ڕۆژەکەتان لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش بێت تا ئەو بگە و بابەتانی کە ئێمە بۆمان ئامادە کردوون لە پرۆگرامی ڕۆژ باشدا ئێوەش سوودی لێ ببینن. بەو هیوام کە ڕۆژێکی پڕوزە و پڕچالاکی بەڕێ بکەن. وەکۆزانین ئەمڕۆ بۆ کوردستان ڕۆژێکی تایبەتە وەکۆزانین 30 ساڵ پێش ئێستا لە بەهاری ساڵی 1991 بوو کە خەڵکی باشووری کوردستان دژی ئەو زوڵم و زۆرە یاخود ئەو زوڵم و ستەمەی کە دەسەڵاتی ڕژێمی بەعسی عێراق کردی خەڵکی کوردستان کۆچیان کرد. ڕژێمیان بە هەموو شێوەیەک ڕەت کردەوە نەیانەوێت لە ژێر دەسەڵاتی ڕژێمی بەعسدا بن. ئەمەش بە کۆچی ملیۆنی کورد ناوی دەرکرد یاخود بڵێن کۆڕەوەکە کە دوای ئەو کۆڕۆ لە 5 نیسانی ساڵی 1991 بوو بە پێشنیاری فەڕەنسا بڕیاری ژمارە 688 لە ئەنجومەنی ئاسایش سەر بە نەتوێ گرتوەکان دەرچوو کە ئەو بڕیارە سەپاندنی ناوچەی دژەفڕینی لێکەوتەوە لە باشووری هێڵی 32 بۆ ناوچە شیعەکان و لە باکووریش هێڵی 36 ناوچەی ئارام بوو بۆ بەشێکی کوردستان. هەرچەندە ئەم بڕیارە دەرەنجامی کۆڕەوی ملیۆنی لێ دیدی مرۆییەوە درا و کۆڕێکی زۆر بوو ناخۆش بوو بۆ ئەو کاتە بەڵام ناوڕۆکەکەی چەندین دەستکەوتی سیاسی و یاسایی بۆ کورد زامن کرد. ئەمڕۆ کوردستان 24 بێگومان لە ساڵیادی ئەم بڕیارە ئەنجومەنی ئاسایش ڕۆماڵی تایبەتێ بێت. سەرەتا ئێمە دەستەکەین بە کورتەیەک لە هەواڵەکان دواتر ئەو بەرگە و بابەتانە باز دەکەین و جگەلەوەش بە نامێتی پەڕێنم کە ئەمڕۆ سەوەری سەرەکی پرۆگرامەکەمان باسکردنە لە کتێبی نووسەرێکی گەنج ئەو کتێبە کە باس لە مێژوویەکی پڕ سەروەریە کات دواتر لە تەوەرەکەدا ئاماژەی زیاتری پێ دەدەم و بینەربن تا کۆتایی پرۆگرام. بە بەشداری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هاوبەشی بەرپرسی پێشووی ئێستای حکوومەتی بەریتانیا و گروپی کوردستان لە پەرلەمانی بەریتانیا یادی 30 ساڵەی بڕیاری 688 ناوچەی دژەفڕین دەکرێتەوە. لە یادی 30 ساڵەی دەرچوونی بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە گرتووەکان لە دیاریکردنی ناوچەی دژەفڕین لە هەرێمی کوردستان ئیڤنتێکی تایبەت لە ڕێگەی ڤیددیۆ کۆنفرانسەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بە هاوبەشی بەرپرسانی پێشووی ئێستای حکوومەتی بەریتانیا و گروپی کوردستان لە پەرلەمانی بەریتانیا بەڕێوە دەچێت. لەو ئیڤنتەدا کە بڕیارە 8 نیسان بەڕێوە بچێت مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گوتارێکی ڤیددیۆیی پێشکەش دەکات. دواتریش جۆن مەیجەر سەرۆکوەزیرانی پێشووتری بەریتانیا و یەکێک لە دۆستە نزیکەکانی کورد و هەروەها یەکێک لەو سیاسەتمەدارانەی کە ڕۆڵێکی بەرچاوی بینی لە دیاریکردنی ناوچەی ئارام گوتارێک پێشکەش دەکات. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە بانگەوازێکدا ڕایگەیاند هاوڵاتیان دەتوانن لە ڕێی پەرکردنەوەی فۆرمێکەوە داوای وەرگرتنی پێکوتەی کۆرۆنا بکەن. وەزارەتی تەندروستی ئاماژە بەوەش دەکات لە ئێستادا بڕێکی دیاریکراو لە ڤاکسین لە هەرێمی کوردستان بەردەستە. بەپێی ڕیزبەندی و پێشینەی بۆ پزیشکان، کارمەندان، فەرمانبەرانی تەندروستی و مامۆستایانی پۆلی 12 و هاوڵاتیانی هەڵگری نەخۆشیە درێژخایەنەکان و خانە نشینان و بەساڵاچوان و هێزەکانی ئەمنی و ناوخۆ و پێشمەرگە بە تایبەتی بۆ تەمەنی سەر و 6 ساڵی و هەروەها هاوڵاتیەکی تر کە بە پێی ڕێنماییەکان و پلانی داڕێژرا و دەتوانێت خۆی ناونووس و تۆمار بکات لە سیستەمی ماڵپەڕ و ئۆنلاینی تۆمارکردنی پێشوەختە بۆ وەرگرتنی ڤاکسینی دژە کۆرۆنا لە ماڵپەڕی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان. وەزارەتی تەندروستی عێراق دڵنیایی دەدات و هاتنی شەپۆلی نوێی کۆرۆنا بۆ وڵات بە دوور دەزانێت. جەختیش دەکاتەوە هیچ ڕێکارێکی نوێ بۆ مانگی ڕەمەزان پەیڕەو ناکەن. ڕیاز عەبدولئەمیر بەڕێوەبەری گشتی تەندروستی عێراق ڕایگەیاند وەزارەتی تەندروستی بە وردی چاودێری دۆخی تەندروستی وڵاتی دەوروبەر دەکات و هیچ بەڵگەیەک نییە شەپۆلێکی نوێی کۆرۆنا ڕوو لە وڵات بکات. ڕاشیگەیاند وەزارەتی تەندروستی بەنیاز نییە هیچ ڕێکارێکی نوێ بۆ مانگی ڕەمەزان دابنێت و تەنیا پلانی ئەوەی هەیە ناوەندی تەندروستیەکان پەرە پێ بدات.
حکوومەتی ئێمارات ڕایگەیان بەنیازە بە بڕی 3 میلیارد دلار لە بوارە جیاجیەکان لە عێراق وەبەرهێنان بکات. ڕوونیشی کردەوە ئامانج لە وەبەرهێنانەکە پەرەپێدانی پەیوەندیە ئابووری و بازرگانیەکان و ڕەخساندنی هەلی نوێ بۆ هاوکاری و هاوبەشی. حکوومەتی عێراقیش ئاشکرای کرد یەکێک لەو وەبەرهێنانەکانی ئێمارات لە مووسڵ دەبێت کە بڕیارە منارەی حەجبا و مزگەوتی نووری و چەند کڵەسەیەک نۆژەن بکاتەوە. سعودیا پاڵپشتی خۆی بۆ پرۆسەی سیاسی چارەسەرکردنی قەیرانی سووریا بە سەرپەرشتی نەتەوەیەک گرتوەکان ڕاگەیان. فەیسەڵ بن فەرحان نال سعودی وەزیری دەرەوەی سعودیا هەڵوێستی وڵاتەکەی لەبارەی قەیرانی سووریا ڕاگەیان و جەختی کردەوە کە وڵاتەکەی پاڵپشتی لە پرۆسەی سیاسی بۆ چارەسەری قەیرانی سووریا بە سەرپەرشتی نەتەوەیەک گرتوەکان دەکات. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. وەکو لە سەرەتاشەوە باسم کرد ئاماژەم پێکرد کە 30 ساڵ پێش ئێستا بوو یاخود بڵێن لە ساڵی 1991 بوو کە خەڵکی باشووری کوردستان دژی ستەم و زوڵم و دەسەڵاتی ڕژێمی بەعسی عێراق کۆچیان کرد و دەسەڵاتی ڕژێمیان لە کوردستان ڕەت کردەوە. ئەمەش بە کۆچی ملیۆنی کورد ناوی دەرکرد کە کۆڕەوێکی سیاسی زۆرە ملێ بوو. بەڵام لە دەرەنجەمە کێشەی کوردی کردە کێشەیەکی نێودەوڵەتی و کورد بە تێکڕایی بەرژەوەندی باڵای نەتەوەی مرۆڤایەتی خۆی کردە پەیامێکی ڕاستەقینە کە بێکەسی و بێپاڵپشتیەکەی گۆڕدرا بۆ پاڵپشتی نێودەوڵەتی. هەرێک لە دانیال میتران و جیمس بیکەر وەزیری ئەو کاتی دەرەوەی ئەمریکا کە ڕۆڵێکی گرنگیان بینی و ئەوە بوو بە هەوڵی ئەوان هێڵی 36 دیاریکرا و بڕیاری 1970 دەرکرد. بۆیە ئەو بڕیارە توانی جینۆسایدی کورد ڕابگرێت. بالەم ئین هاوسەدا زانیاری زیاتر ببین. کۆڕەوی ملیۆنی کورد لە ساڵی 1990 کە تێیدا خەڵکی باشووری کوردستان دژی دەسەڵات و زوڵمی ڕژێمی بەعس کۆچی کرد، پرسی کوردی لە کێشەیەکی لەوکاڵی وەگەیاندا پرسێکی نێودەوڵەتی. ئەوە بوو زۆربەی وڵاتانی ناوچەکە و ئەوروپا و ئەمریکا هاتنە سەرخەت و هێڵی 36 بەدوای خۆی داهێنا. نەتەوە یەکگرتوەکان لە 5 نیسانی ساڵی 1991 بڕیاری ژمارە 688 تایبەت بە هەرێمی کوردستانیدا. ناوەڕۆکی ئەو بڕیارەش ناوچەی جەفرین یان ناوچەی ئارام دەرکرا کە ئیدی ڕژێمی بەعس نەیتوانی هێرش بکاتە سەر کوردستان. جیمس بیکەری وەزیری دەرەوەی ئەو کاتەی ئەمریکا ڕۆڵێکی گەورەی هەبوو لە چەسپانی بڕیارەکە و هەر 5 ئەندامە هەمیشەیەکەی ئەنجومەنی ئاسایشی نەتۆ یەکگرتوەکان دژی بڕیارەکە هیچ مافێکی ڤیتۆیان بەکار نەهێنا. جیمس بیکەر 61مین وەزیری دەرەوەی ئەمریکایە. ئەو کاتە کە وەزیری دەرەوەی ئەمریکا بوو ڕۆڵێکی بەرچاوی هەبوو چونکە جگەلەوەی کەسێکی سیاسی بوو خۆشی پارێزەرە واتە یاساییە بۆیە لە بڕیاری 1970 ڕۆڵێکی سەرەکی بینی کە وەزیری دەرەوە بوو نوێنەراتی ئەمریکای دەکرد. ئەمریکا خۆی بەڕاستی ڕۆڵێکی یەکلاکەرەوەی بینی ئەو کاتە لە دەرکردنی بڕیاری 1970 و لە گواستنەوەی دۆزی کورد لە پرسێکی ناوچەوی بۆ پرسێکی نێودەوڵەتی هەروەها لە بەخشینی پارێزبەندی و بەخشینی چەترێک لە ژێر سایەی ئەم بڕیاری 1970 هەرێمی کوردستان پارێزرا و پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی بەدوادەهات. بڕیاری 1970 نەتەوە یەکگرتوەکان بۆ یەکەم جار دۆزی کوردی کردە دۆزێکی نێودەوڵەتی و ئەو بڕیارەش بوو هۆی پاراستنی هەرێمی کوردستان. بڕیارەکە وای کرد حکوومەت و پەرلەمانی کوردستان دابمەزرێت هەرێمی کوردستانی گەیاندا ئەم قۆناغاش. 1970 بڕیارێکی گرنگ بووە یەکەم جارش بوو لە مێژووی کورد دەتوانین بڵێن بەو شێوە نێودەوڵەتە کە بڕیار 1970 دەچوو لەبەرەوەی بارودۆخی نێودەوڵەتی ئەو کاتی گۆڕانکاری بەسەردا هاتبوو زەنجی سارد کۆتایی هاتبوو و عولەمە گلۆبالیزیشن سەری هەڵدا بوو لەبەر هەندێ بووە هۆی دروستبوونی بڕیار 1970 و دەستێوەردانی مرۆیی سەر ئەنجامیش هەڵبژاردن و کابینی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان دانرا لە ڕوانگە نێودەوڵەتێکەشەوە بڕیار 1970 ئەو بڕیارە بوو کە بەرهەمەکەیەتە ئێساکەش کورد بۆ کورد و بۆ کوردستان بۆ گشت پارچەکانی کوردستان کە باشووری کوردستان بۆتە نەواتێک بۆ دروستبوونی دەوڵەتی کوردیش.
ناوچەی جەفرین ئەو سنوورەیە کە ئێستا لەژێر دەسەڵاتی حکوومەت یەرێمی کوردستانە. ئەو کاتیش دانیال میتەران هاوسەرۆکی فەڕەنسا و میتەرانی سەرۆکی ئەو کاتەی فەڕەنسا یەکێک لەوانەی کە ڕۆڵی سەرەکی بینی بۆەوەی فەڕەنسا پرسی کورد بباتە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی وای کرد بڕیاری 688 نەتەوەیەکگرتوەکان دەربارەی ناوچەی ئارام دەربکرێت. محمەد سادق کوردستان 24 هەولێر. هەر لەو کاتەدا بوو کە خەڵکی کوردستان کۆڕەویان کرد ئەو کاتە دەنگدانەوەیکی زۆری جیهانی لەسەر بۆ چاوی زۆری جیهان لەسەر ئەوە بوو و لەو کاتەدا کە بڵێن 30 ساڵ لەمە پێشەکات زنجیرە کۆنسێرتێک بەڕێوە چوو بۆ هاوکاری کورد لە بەریتانیا لە ئەمریکا لە ئوسترالیا لە هۆڵندا لە هەموو ئەم شوێنانە ئەم کۆنسێرتانە بەڕێوە چوو کاری هونەری کرا و داهاتەکەشیان کۆ کردەوە کە لە ڕێگەی خاچی سوورەوە درایە خەڵکی بێدەرەتانی کوردستان یاخودە خەڵکێک کە کۆچیان کردبوو. ئێستا با بزانین کێ بوون سەرپەرشتیە و زنجیرە کۆنسێرتانیانە کرد و گۆرانی بێژەکان کێ بوون لەکوێ نمایشەکران و داهاتەکەیان چەند بوو لەم ئین هاوسەدا وردەکاری تەواو خراوەتە ڕوو بۆ ئێوەی خینە ڕوو ئێوەش بزانن. سی ساڵ لەمەوبەر و لە 5 نیسانی 1991 دوای کۆڕەوە ملیۆنەکەی خەڵکی لە باشووری کوردستان لە کۆبوونەوەی ژمارە 2982 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیاری 688 دەرچوو. ئەو کات بۆ هاوکاری خەڵکی لێ قەوماوی کوردستان زنجیرە کۆنسێرتێکی گەورە لەسەر داوای حکوومەتی بەریتانیا و شازادە دایانە و خاچی سوور ڕێکخرا. زنجیرە کۆنسێرتەکە بە ناوی ڕاستێکی سادە بوو لە بەریتانیا، ئەمریکا، ئوسترالیا و هۆڵندا بەڕێوە چوون. بۆ 36 وڵات دەگوازرایە و ڕاستەوخۆ سەیریان دەکرد. داهاتی کۆنسێرتەکان 15 ملیۆن دۆلار بوو. چەندین گۆرانی بێژی دیار بەشداریان تێدا کردووە، لەوانە شڤان پەروەر و کریس دیبرگ کە گۆرانی بێژێکی ئایسلەندی بەریتانیا و پێشتریش گۆرانی سمپل تروثی بۆ کۆڕەوی ملیۆنی کوردوتوە و زنجیرە کۆنسێرتەکەش هەر بەو ناوەوە کرا. دەرهێنەری ئەم کۆنسێرتە تۆنی هۆڵینگزوێرتی بەریتانیا ئالان یەنتۆپ بێژەری بەناوبانگی BBC هەموو گوشارێکی کردووە تا تۆنی دەست بە کارەکە بکات و تەنها لە 3 هەفتەدا هەموو شتێک ئامادەکراوە. ئالان یەنتۆپ جوویەکی بەریتانی بۆ و ڕۆڵی زۆر گرنگی بینیوە لە ڕێخستنی زنجیرە کۆنسێرتەکان. کۆنسێرتەکە بۆ یەکەم جار لە 12 ئایاری 1991 و لە یاریگای وێمبڵی لە لەندەن بەڕێوە چوو. بە ملیۆنان کەس بەشداری کۆنسێرتەکانیان کردووە. لێرەوە دەتوانین بڵێن هونەر و میدیا بە تایبەت ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە بۆ بردنە پێشەوە و ناساندنی دۆزی گەلی کورد بە هەموو جیهان. بە شێوەیەک وەزیری ئەو کاتی دەرەوەی ئەمریکا جەیمس بەیکەر بووە لە سەروبەندی ئامادەکاریەکان بۆ کۆنسێرتەکە 9 نیسانی 1991 سەردانی خەڵکی بێماڵ و حاڵی کوردی لەسەر سنووری تورکیا کردووە. خەڵکی داوایان لێ کردووە چارەیەک بۆ دۆخی زۆر خراپیان بدۆزرێتەوە. ئەو کات نەیانویستووە کۆنسێرتەکان لە ڕێگەی لایڤەوە بگوازنەوە. ترساون سەدام حوسێن سەرۆکی ڕژێمی بەعز کاردانەوەی تونتر بنوێنێت و دۆخی کورد هێندەی دیکە خراپ بێت، بەڵام دواتر بڕیادراوە لە 4 وڵات نمایش بکرێن و بۆ 36 وڵاتی دیکەش بگوازرێنەوە. ئەمەش دۆخی کوردی لە جیهان بردا قۆناغێکی دیکە. نەریمان هەورامی، کوردستان 24. وەکو بینیمان ئەمڕۆ کە 30 ساڵ لەمە و پێش یادی ئەو کۆڕەوە کرێتەوە 30 ساڵ لەمە پێش ڕوویدا بێگومان کوردستان 24 بەردەوام بابەتمان لەسەرەوە بێ و ڕووماڵی تایبەتێ بێ. ئێستا بابینە سەر تۆری پرۆگرامەکەی ئەم ڕۆمان کە لە سەرتاشدا ئاماژەم پێکرد بە کورتی، بەڵام ئێستا گفتوگۆکەم درێژە پێدەم و زیاتر زانیاری بە ئێوە دێن کە نووسەرێک هەستاوە بە کۆکردنەوەی یاخود بڵین مشتێک لەو خەرمانە زۆرە یاخود ئەو خەرمانە گەورەی کە شۆڕشەکانی کوردی تێدا بووە یاخود کورد لە کاتی شۆڕشی ئازادی خوازی خۆیدا چەندین کەسایەتی هەبووە، چەندین
شەهیدی نەمرمان هەبووە لەو سەردەمەدا کە بوونەتە بڵێسەیەک بۆ هەوێنی ئەو دەستکەوتانەی ئێستا. باز لە کتێبی پێشمەرگەیەک لە خزمەت بەرزانیدا دەکەین کە حەجی بەرۆخیە نووسەرەکەی ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باشە کاک غازی عادل گەردی لێرە لەگەڵمانە. بەخێر هاتی و ڕۆژ باش کاک غازی. ڕۆژ باش شارەکان زۆر سپاسانەکەم، زۆر سپاس بۆ کورسان 24 بۆ بەرنامەی بەڕێستان بۆ گرنگیدان بە و بەرهەمە و پەرتووکەی پێشمەرگێک لە خزمەت ڕێباز پیرۆزی بارزانیندا حەجی بێرۆخی کە مەشقەترێکە لەو دەریای پرخەباتەی گەلەکەمان کە بێگومان کە بەو پەرتووکە ڕەنگە بەدەیان پەرتووکی تریش نەتوانین ئەو مێژووە پردەوڵەمەندێکی هەمانە کۆ بکەینەوە. بەڵام لە ئێستادا شتێکی زۆر باشە و لەبەردەست کە بتوانین لەم ڕێگەیەوە بکەین بە دەرەچێک بۆ کوکردنەوەی ئەرشیڤێکی گەورەتر بەش بەو شێوازێک کە ئێمەیشمانتیا کردووە هەموو ئەو کەسایەتیانە هەموو ئەو سەرقوڵانە هەموو پێشمەرگانەی کە ڕۆژگارێک لە بزای ڕزگاری خوازی کوردە بە تایبەتی لە شۆڕەشی ئەیلول خەباتکار بوونە و ئەم بەرهەمانیان کۆ بکەینەوە و هەموو ماڵێکی ئەم وڵاتە ئەتوانێت ببێ بە خاوەنی پەرتووکێکی ئاوە لەبەرەوەی هەموو کوردێکی بە شەرەف لە بزاوی ڕزگاری خوازی کووردا ئەگەر لێ وەرببینەوە بێگومان کەسێک لە ماڵەکەیانە جاگەر مامیتی ئەگەر باوکی تێگەر خاڵێتی کەسێکە لە بزاوی ڕزگاری خوازی کوورد خەباتی کردو ئەتوانین لە ماڵی خۆی بێتە بە نووسیرێکی زۆر باش و کۆبکاتەوە بە جۆرە بەرهەمانی دەست بێگومان هەمووانەوەی ئەو سەربەرزانەشی. کاک غازی با سەرەتا لەوە دەست پێ بکەین بیرۆکەی نووسینی ئەم کتێبە چۆن بیرت لەوە کردەوە کە کتێبێک لەسەر ئەو مێژووە بنووسیت یاخود دواتریش بینە سەر ناوەڕۆکی کتێبەکە چیتە؟ هەژەقەن بیرۆکەی ئەم کتێبە ڕەنگە تۆزێک سیر بێ بۆ من وەکو خۆم باوەڕکە مناڵ بووم هەنی من زۆر بە باشی گەێنە لای حاجی بێرۆخیە بوو بە حکمی ئەوەی باوکم و مام ئەنفال کرابوون لە پرۆسی جێنۆسایدکردنیان فالی بارزانیەکان ماعەدەن خاڵەکان و گوندەکەم و عاشیرە دەکەن بەعام زۆر جار کە دایکم وان داپیرمان دانیشتن مەسەن باسی مەینەتەکانی ئەو کاتیانە کرد ئازادیەکان بینیوە باسی قۆناغەکانی شۆڕەشیانە کاتی خۆی کە پێش نسکۆی شۆڕەش مەسەن ڕووبدا باسێکە مەسەن لە ناوچەکانی چکە ناوچەی سنووری بوون گوندێکی ئێمە کۆتا گوندی بەندێوان باشوور و باکووری کوردستانە گوندی زێت و دراوسێشی لەگەر گوندی بێڕۆخ و داپیریشم لە بنەڕەتدا ڕێژگەیەکی هەر ئەگەڕێتەوە سەرماڵی حەجی بێڕۆخی بۆی ئەو ناوە بۆ من ئاشنا بوو هەنی ناوێکی زۆر ئاشنا و من گوێم لێ بوو هەمیشە لە جواتەکان کە دانیشتێن گفتوگۆ ئەکرا باسی سەروەریەکانی کۆن ئەکرا جامێری و پیا و ماقولی کەسەکان ئەمە لە زەهنی توە بەردەوام بوو و بە تایبەتیش کە گوێبیستی بەرهەمەکانی نادر ماممە بوو مامم نادر کێکی بوو لە پێشمەرەکانی شۆڕەشی ئەیلول لە پرۆسی جینۆساید ئەنفالەکانیش جینۆساید کرا دەنگبێژێک بوو بەڵێ دەنگبێژێکی شۆڕەش بوو ینی کۆمەڵێک بەرهەمی لەسەر شۆڕەش وتووە ئێستاش وجودیان هەیە لە تۆمارگایەکە بە تایبەتی لە تۆمارگا عەبدولابرادۆستی ئەگەر سیرکردن پرۆگرامیش ئێستا کراوە زۆربەی داستانەکانی ئەو کاتی وەکو ستران دووبارە کردوێتەوە تۆماری کردوون کە ئەمە شتێکی زۆر گرنگە بەشێک لە سەرچاوەکانی میش هەر لەوانەوە سەرچاوی گرتووە کە باش داستانی کردووە بۆی ئەوە لەگە من هەرما بەڵام چەند من گەورەتر بوو خەونەکەی میش هەر گەورەتر لێ هات لەبەرەوەی تۆ چەند گەورەتر باشتر تێگە پرسیارمە کرد ئیتر تاکو ساڵەکانی 2000 کە یەکەم کاری من لە بواری هونەری دەستی پێکرد کە لە شانەوە دەستم پێکرد ئیتر تۆ هێوا شێواش دەستم بە نووسین کرد کۆکردنەوەی هەندێک زانیاری 2004 بەڵام ڕەنگە مەینەتەکانی ژیان و بۆوا بەستنەوەی تۆ بە هەندێک بەرنامەی تایبەت بە خۆتەوە ڕۆزێک دواب بکەوی بەڵام بە دەرەجەیەک دوای ساڵی 2015 کە شەڕی نەگریسەی داعش دەستی پێکرد وڵاتەکەماندا کە ئێمە موەسینی دەستگای سەنگەر و پێشمەرگەمان دروست کرد ئەم بیرۆکێ لە ناو سەنگەر و پێشمەرگە پەرەمان پێدا هاتین وەکو دەستگای سەنگەر و پێشمەرگە پلانەکەمان بۆ داڕێژ چی بکەین لەکوێوە دەست پێ بکەین چۆن دەست پێ بکەین چۆن ئەتوانین نقطەی یەکەم دابنین بۆی تا بکەینە خاڵی کۆتایی ئەوە بوو لە ساڵی 2018 بە سوپاسەوە لێرارێ من سوپاسێکی بێپیانم بۆ بەڕێز فەرماندەری و کامران دەست و حەجی بێرۆخیە چونکە ئەو فریاد ڕاستی خەونەکەی من بوو ڕاستە خەونەکەی من خەونێکی کۆم بەڵام ئەگەر ئەم پیاوە نەبان من نەمەتوانی ئەو خەونە بەدی بێنم چونکە لە هەموو بوارێکەوە من ئەمزانی چیەکەم بەڵام نەمەزانی چۆن دەست پێ بکەم ئەو هات ڕێگەیەکی بۆ دانام هەم وەکوونەوەی حەجی بێرۆخی هەم وەکو خانەوادە هەم وەکو فەرماندەیەکی سەربازیش ماعەدەن ئەو برادرانێک کە ماڵم دەستگای سەنگەر و پێشمەرگەکەمە پلانەکەمادانا بوو ئەو هات ڕێگەیەکی بۆ دانام وتی چیەکەی
لەسەر ڕێگای ئەو ئیتر بە دەرهێنەری کارەکەت بڵێ لەژێ سەرپەرشتی بەڕێزیانم پەرتوکە ئەو سەرپەرشتی هەموو بوارێک لە مەسەرەی مادی معنەویەکەی مەسەرەی ژێدەرەکان سەرچاوەکان دۆزینەوەی سەرچاوەکان و ژێدەرەکان هەموو ئەم خۆی سەرپەرشت کردووە چونکە ئەستەمە هاژقان تۆ ڕاستە حاجی بێڕۆخی مولکی گشتیە ئەوە گومانی تیانە و چۆن کارکتێک بووە لە قوتابخانەیەکی گەورەی قوتابخانەی بارزانانی نەمرە بەڵام لە هەمان کاتێک کە تو ئەتەوێ کارێک بووکە ئەبێت تۆ ڕەزامەندی بنەماڵێکی بەدەستبێنی بۆی بکات هاوکاریشە بۆ تۆ ڕێنیشان دەربن بووە بەڕێزانیش خۆی پلانی هەبوو بۆ ئەمیان پێشتر پێشەوەی لە ساڵی 2010 ئەم پێشنیارەی پێشکەشی بەڕێزیان بکە ئەو خۆی پێشتر پلانی بۆ هەبوو پلانیشی بۆ دانابوو لە بەرەی خۆی کەسایەتێکی ڕۆشنبیرە مادە کەسایەتی ینی فەرماندە سەربازیەکی کەسێکی ڕۆشنبیرە خوێنەرێکی و بەتواناشەوە هەرخۆشی پێداچنەوەی کتێبەکە بوو لە ڕووی زمانیەوە یعنی من و چیرۆکی من و فەرماندەری کامەران زۆر سەرهاتیمان هەیە لە دەستپێکی بیرۆکەکەتەوە هەتا کۆتایەکەشی هەم کۆمەڵە خەڵکی باش هاوکاریان کردووت و وە کۆمەڵە چیرۆکی باشیش لەگەڵیا دروست بووە باشە کاک غازی کاتێک کە ئەم کتێبە تۆ دەست ئەبەی بۆ بابەتی خود پرسێکی ئاوا کە باس لە پیرۆزی شۆڕشەکانەکات چەندین کەسایەتی تێدایە ناوەڕۆکەکەی باس لە چی و چی دەکات یعنی بەگشتی چی تیا کۆ کردوتەوە بەڵێ ئەم پەرتوکە لە دوو بەرێک پێک هاتووە بەرگی یەکەمیان لە ساڵی 1916 تا 1975 دەست پێکات کە ساڵی 1975 ئەو کاتەی نسکۆی شۆڕەشعری کە لێ وەستە بەرگی دووەمیان لە ساڵی 1975 تا ساڵی 1989 ساڕۆژی وەفاتکردنی حاجی بێڕۆخی بۆ ئێمە جیاوامان کردەوە کە بە بوچوونی من بەدیدی منۆک و نووسەر ئەمە دوو وێزگەی جیاوازن لە خەباتی شۆڕەشعری خۆیان ئەم بەرگیان کە لە ساڵی 1916 تا 1975 من وەکو نووسەر لە ساڵی 1997 دەستم پێ کردووە وەکو خوێنەر کە خوێنیتەوە لە مێژوەکە لە ساڵی 1997 تا 1975 بەڵام بوو 1916 لەسەر بەرگێکی لەبەر حاجی بێڕۆخی لە ساڵی 1916 لەدایک بووە چی لەم کتابەیە تۆمار کراوە ناوەڕۆکی ئەم هەموو ئەو داستان و شەڕ و داستانەی لە شۆڕەشی ئەیلولدا کە ئێمە نزیکەی 600 داستان و شەڕ تۆمارکرد لە شۆڕەشەی دامەلێرە بە نزیکەی تقریبەی نزیکەی 500 شەڕ و داستانمان لەو کەوتویانە تۆمار کردووە ئەمە مەعەدەن نزیکەی 400 سەرقۆڵەی شۆڕەشی ئەیلولمان لەم بەرهەمەدا تۆمار کردوون و بە فعلی هەرچەندە لە شۆڕەشی ئەیلولدا ئێمە داتایەکمان نییە بۆ پێشمەرگە بزانیت ڕێژەی باشداری پێشمەرگە شۆڕەشی ئەیلولدا چەند بووە بەڵام لەم بەرهەمەدا ئەمە نزیکەی 1000 پێشمەرگەی فعلیمان داخل کردووە کە ناوەکانیانمان داخل کردووە و هەروە هەموو ئەو جۆرە چەکانەی کە پێشمەرگە کاتی خۆی بەکاری هێناوە بۆ بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان و ناوی هەموو ئەو چەکانش کە دوژمن لە بەرامبەر پێشمەرگە بەکاری هێناوە بۆی بەراوردێک بکەین چاکەکانی دوژمن کەواتە نەک کەسایەتی حاج بێڕۆخی چەندین کەسایەتی دیکەی دیارە چەندین داتای دیکەی تایە کە و سەردەمە هەر لە چەک و شوێنەکان و داستانەکان هەموو ئەو شکەوتانەی بۆ ئەتوانین بڵین ئەمە ڕێبەرێکی پرزانیاریە بۆ سەردەمی شۆڕش بن نهێنی ئەم پەرتوکە چییە؟ هەموو تاکێکی کورد کە من سوپاسیانەکەم لێرەوە سوپاسی هەموو ئەو کەسانەشەکەم کە هاوکاری منیان بوونەوە سوپاسی هەموو ئەو خانەوادا بەڕێزانەشەکەم کە دەرگان بۆ کردومەتەوە چوومەتە ماڵیان چابەوێنەیەک بێت بە زانیاری بێ بە دیمانەیەک بێت کە کاتیان پێداوم و داوای لێبوونیش لە هەموو ئەو کەسانەکەم کە ڕەنگە بۆم نەکرابێ بچمە خزمەتیان و ڕەنگە من کەموکرشی تیابێ بێگومان شتێک نییە کە بڵێ هەموو شتێک پێرفێک بێت بەڵام ئەم پەرتوکە کە ناوی حاجی بێڕۆخی لەسەرەوەی ئەمە ڕێبەرێکە هەموو ئەو مرۆڤانی لە زاخ و تا خانەقین و لە هەر چوار پارچەی کوردستان بگەر لە ئەوروپاش هەر مرۆڤێک ڕۆژگارێک لەگەر حاجی بێڕۆخی دیدارێکی هەبوو بێ چاوپێکەوتنێکی هەبوو وێزگەیەکی هەبوو بێ نقطەیەک لە خاڵی بەرگری هەبوو بێ لێرە تۆمار کراوە باشە ئەمە وام لێ کات بزانم کە تۆ چۆن توانیت هەموو ئەو سەرچاوە یاخود بگەڕی بە دوای سەرچاوی ئەو زانیاریانەیە ئەو سەرچاوانەی کە بەکارهێنا یاخود گەڕای بە دوایە چەند زۆر بوو چۆن بوو ماندووبوونی تۆ چەندێک بوو گەشتی تەکوێ تا بتانی ئەو حەقت تەواو بدەی بە هەموو ئەو کەسایەتیانەی کە لەگەڵ هەم حاجی بەڕێخۆیدا بووە هەم لە خزمەت ڕێبازەکەی بارزانیشدا بووە
جام زۆر جار جارەگە هاوڕێکان هەروە گاڵتا کە بەڵام کاکە ئەوە سەی مەکەن کە قژەم بۆ واسپی بووە و هەمی ئەوەیە واسپی بووەوە چەند ساڵە ینی ماوەی چەند 4 ساڵێکە ساڵ هاژخان ئێمە کاتێکە پلانەکەماندا ڕێژ بە حکمیەوەی حاجی بیرۆخی لە ڕەچەلەکدا خەڵکی باکووری کوردستانە گوندێکە لە باکووری کوردستان کە سنوورە هاوسنوور لەگەڵ باشووری کوردستان یعنی لەگەڵ ناوچەی بارزان قەزای مێرگە سوور بۆیە من لە باکووری کوردستانە بگرە کە یەکەم وێزگەی کارەکەی من لەوێوە دەستی پێکرد بۆ لەبەرچی بە حکمیەوەی لەدایکبوونەکەی لەوەیە من بووە لەوێ کۆمەڵێک پیاوی زۆر بە تەمەن لە ژیاندا مابوون ئەو کات کە ئێستا زۆریان نەماون ڕۆحیان شاد کەسێک کەسایەتێکی زۆر لەم کتابەکەم سەرچاوم کرد ئێستا لە ژیاندا نەماون لەبەرەوەی دەمێکە مسەقاڵی ئەو کارە بەڵام خۆزگە من زووتر ئەم کرد خۆزگە 10 ساڵ پێش ئێستا 15 ساڵ پێشتا 20 ساڵ پێشمان هەر باشتر بوو و زۆر دەوڵەمەتیش بوو چونکە کەسایەتێکی زۆر لە ژیاندا نەماون ئێستا شیفێکی زۆر لەگەڵ خۆیان بردووە بۆیە ئێمە کاتێک کە دەستم پێکرد لەمەیان لە هەر چوار پارچەی کوردستان بگرە من دیمانەم کردووە ئەنجام داوە نزیکەی 500 دیمانەم ئەنجام داوە لەگە کەسایەتەکان هەر چوار پارچەی کوردستان دیمانەم کردووە ڕاستە نەچوومەتە ڕۆژاوە نەچوومەتە ڕۆژاوە بەڵام ئەو خەڵکانم بانگێشی دووە لێرە دیمانەم لەگەڵ کرد لە باکووری کوردستان خۆم ڕۆشتوم چەندی شاری باکووری کوردستان ڕۆشتوم بوودەکان ڕۆشتوون ناچکەن ڕۆشتوون چوومەتە وڵاتەکانی ئەوروپا چوومەتە فەڕەنسا چوومەتە بەلجیکا چوومەتە هۆڵەندا چوومەتە سوید بە دوای هەموو ئەو مرۆڤانە کەسایەتی هەبووە کە لەوێ بوون ئێستا بۆ نمونە جۆرج کریستیانێکی لە ڕۆژنامەنووسە ناودارەکانی جیهانە کە لە ساڵی 1968 خۆی هاتووە بۆ ناوچەی شۆش ناوچەی باڵەکاتی و حاجی بیرۆخی بینووە پرۆفیسۆر دکتۆر جەمال عەلەمدار یەک لە سیاسەتمەدە گەورەکانی کورد ئێستا لە سوید ئەژی خۆم چوومەتە خزمەتیان کێکێک بووە ئەو لە بەرگی یەکەمی کتابەکەیدا و لە بیرەوەریەکانی بەرگی دووەمی کتابەکەیدا باسی چیرۆکێکی خۆی و حەجی بیرۆخی کات لە کە بارزانی خۆی تعریفی کردووە بۆ دکتۆر جەمال عەلەمدار بۆیە من بۆ ئەوم کردووە هاژخان ئەمە کتابێکە ئەمە نووسینیە کە خەڵک بڵێ نووسینێکە ئەمە سیناریستە ئێستا هەر کەسێک ئەم پەرتوکە بخوێنێتەوە ینی ڕەنگە بە دیوێک لە دیوەکان لێم عاجز ببێت لەبەرچی لەبەر ئەوەی ناتوانێ واز بێنێ باشە کاک غازی زۆر جار کتێبە مێژوویەکان هەموو کەس توانایەوە نیە بەردەوام بێت یاخود دابڕانێکی لە بینە بێت یاخود دەگەڕێت تەنها بۆ سەرچاوێ بەڵام باسیەوەت کردکامە وەکو سنیاریۆیەکە هەم زنجیرەیەکیشە دوو بەشە چۆن داڕشتنت بۆ کردەوە یاخود بە شێوەی چیرۆک گێڕاوتەتەوە من لەبەر ئەوەی ئەکتەری شانۆم و کارکتەر بوومە لە بواری شانۆی چەندی شانۆم کردووە و شاعریشم دەستی نووسی شاعریشم هەیە ئینشاڵڵ نزیکە دیوانێک بەڵاوەکەمەوە بۆیە من دوای ئەوەی کە بڕیارم دا کە ئەمە بیکەم دانا بەدانا پەرتوکەکانی جەنابی سەرۆک بریتنەوەی ڕزگاری خوازی کوردم خوێندەوە نزیکەی 6 سەرچاوەی نووسینم لەم پەرتوکە هەردوو پەرتوکە بەکارهێناوە هەموو کتابەکانم خوێندوتەوە کۆمەڵێک کتابێکی زۆری مێژوویم خوێندەوە هەم بە حکمەوەی لە دوای سەرچاوەکان گەڕاوەتم بزانم لە کوێ ناوی حاجی بیرۆخی هاتووە و دووش وەکو تەجروبەیەک وتم بزان ئایا چۆن ئەو کتابانە چۆن نووسراون بۆیە کاتێک کە من ئەو کتابانە خوێندەوە هەندێک جار ماندوو ئەبووم وشک بوو ینی حەز ناکرد بەردەوام بی چونکە مێژوو وشکە زۆر وشکە بەڵام من لە سۆنگی ئەم کتابانەوە هاتم بە شێوازێک ئەمانم داڕێشتووە داڕێشتنەکەم بۆ کتابەکە کردووە بۆ ئەوەی خوێنەر ماندوو نەکەم لە خاڵێکم خاڵی دووەم هەر کەسێک لەم کتابەیە ئەگەر لە شۆڕەشی ئەیلودا باوکی کەسێک یان باپیر یەک لە بنامەڵەکان لە شۆڕەشی ئەیلودا لە تەک حاجی بیرۆخیدا پێشمەرگە بوو بێت ناچارە بێ بەرگی دووەمیش هەر بخوێنێتەوە بۆ چونکە ئەم چیرۆکە هەر بەردەوام بووە لەسەر باوکی خەباتیان حاجی بیرۆخی لەم کتێبەدا ئەگەر تۆ دیقەتی بیت بەرگی یەکەمی تەواو جیاوازە لەگەر بەرگی دووەم یعنی تۆوان گەوا بکەیتەوە بڵێ ئەمە دوو قۆناغی زۆر جیاواز ینی ئەمە یەک شۆڕەشی هەردووکیان شۆڕەشی کوردی نین لەبەرچی بە حکمی ئەوەی هەم جوگرافیای شۆڕەشی ئەیلول هەموو ئەو شەو داستانەی شۆڕەشی ئەیلول هەموو ئەو کارکتەرانەی ناو شۆڕەشی ئەیلولیش جیاواز بوون کە شۆڕەشی گوڵان دەستی پێ کرد دوای ساڵی 75 کۆمەڵە کارکتەرێک پێشمەرگەیەکی گەنج لە دایک بوون دروست بوون هاتنە مەیدان بە هەمان نەمەت و بە هەمان خەبات و بە هەمان بیرۆکە و ئینتیمای شۆڕەشی ئەیلول بۆیە لەم کتێبەدا هاژەخان ئێمە زیاتر لە 10 شەهید لەم کتابە تۆمار کردەوە بە وێنە و بە ناو بە ژیاننامەیەوان لەو کتابەیە هەر ئەوە نییە کە ناوی حاجی بیرۆخی لەسەر ئەم کتابە کەس حاجی بیرۆخی چەندین کەسایەتی مێژووی دیکەش من ڕەنگە من سەرەتا ئەگەر لەسەر داواکاری بناماڵی حەجی بیرۆخی بە تایبەتی فەرماندا دیوا کامران دەست حەجی بیرۆخی نە بەڕەنگە من ئەرکی من ئاوا قورس نەببە بکە بیرۆکەکەم دانا کتێبێکی ئاوا نەبوو بەڵام کە جەنابیان من تەقدیمی جەنابیانم کرد وەک چۆن باپیریان لە بزاوی ڕزگاری خوازی کووردا بەبێ جیاوازی خەباتی کردووە لە پێن لەگەڵ
هەسوی کەوتی کرد لە بگەڵ کابراایکی خەیلانی و خۆشنا و سوورچی و بارزانانی و هەموو ئەو کەسانە بێبێ جیاوازی ئەماش هەمان ڕێچکەی گرتوەتی ئەگەر تۆ ئەتەوێش لەسەر خەباتی باپیری ئێمە شتێک بنووسی ئێمە مەمنونین کە ئێمە خۆمان بیرروکەمان هەبووە بۆ ئەمە ئیش بکەین بەڵام ئێمە مەرجمان هەیە یەکی لە مەرجەکانی ئێمە ئەوەیە هەر مرۆڤێک لە هەر کوێیەکی کوردستان ڕۆژێک لەگەڵ باپیری من لە یەک سنگەرە خەباتی کە دەبێت ئەبێ ناوی تۆمار بکرێت ئەمە ئەرکی من زۆر قورس کرد بۆیە لەم کتابەدا هەردوو بەرگیدا زیاتر لە 10 شەهید دوێنە و ژیانمان داخل کردو ئەوانێک لەگە حەجی بێرۆخیدا هەر لە زاخۆ تا بادی مەسەلا لە زاخ لەمانچی ناوچەی بادینە ناوچەی خۆشناوەتی ناوچەی کۆیە ناوچەی بارزان ناوچەی ڕانیە قەڵاتزێ چوارقورنا هەموو ئەو شوێنانەی کە خەباتی بزاوی ڕزگاری خواستێدا بەردەوام بووە حەجی بێرۆخی بۆی ڕۆشتووە لەوێ هەر چێکرابی ئێمە تۆمارمان کردووە ئەوە ما عەدەمە کوماتمان زیاتر لە هەموو ئەو دا شەهید و شەیدی شوڕەش ئێلو کە بەوێنە و بەداتا باسمان کردو کێ شەید بۆ لە چ ڕۆژێک شەید بۆ باسی کوتەی لە بێگومان ئەمانە هەمووی بە شێوەی چیرۆک ئامێزە و گێڕاوتەوە بۆ نمونە ئەمە بزانم چیرۆکێکی سەرنجڕاکێش لە ناو ئەو کتێبە هەرچەندە هەمویان جێی گرنگین بەڵام لە ناو کتێبەکە ناوڕۆک کتێبەکە کە ئێستا بەتایبەت و کاریگەری زۆر لەسەر خۆشت وەکو نووسەر دروست کرد بێ کامیان بوو گەر پێمان بڵێ بۆ من ینی زۆر سەرنجڕاک بوون یەکێکیان دوای ئەوەی کە لە ساڵی 62 حرەکەی بادینان تەواو ئەبێ بەنی کە خەریکن ئەگەڕێنەوە دێن بەرەو منتیقەی خۆشنئەنی باڵەکایەتی سۆران ناوچەی شۆڕش ئەگۆڕدرا لە بادینانەوە بۆ سۆران پێش ئەوەی کە شەهید نەزەت شەهید ببێ بارزانی هەیەک لەو سەر قوڵانە بەچەکێک ئەوێ خڵاتیان بکات ئەوانەیە کە ڕۆلێکی بەرچاوان هەبوو لە حرەکەی بادینان ناوچەی بادینان ئیتر یەک بێک سەر قوڵەکان بانگشت ئەکرێن بۆی بین چەکەکانیان وەرگرن کاتێک کە بانگی حەجی بێرۆخی ئەکات بۆی بێ چەکێکی خۆی وەرگرێت لەوێ حەجی بێرۆخی ئەجێ خزمەتی بارزانی پێ ئەڵێ من شەرەفمەند و سەربەرزم بۆی کە تۆ بەچێکی من خەڵاتەکەی بەڵام ئەگەر کەسێک شانی خەڵاتکردن بێ لە قووەتەکەی من نەزەت بێرۆخیە کە پێشمەرگەیەک بوو لەگەڵیان بوو ئەمە چیمان پێ ئەڵێت ئەمە پێمان ئەڵێت حەجی بێرۆخی چەندیش قایدێکی گەورە بوو بێت بەڵام هەمیشە گەورەی خۆی و قایدی خۆی و لە چاوی پێشمەرگەکان نبینیویێتەوە کە ئەو پێشمەرگەیەکی خۆی پێ مستەهل بووە لەوەی کە بێ ئەم شەکەوە ئەمە چیرۆی ئەمە شتێکی زۆر هەڵەگرێ خاڵی دووەم طبعا زۆر شتی لەم کتابەدا تۆمار کراوە کە نەبیستراون ینی حتا تیرۆرکردنی حەجی بێرۆخی زیندانیکردنی حەجی بێرۆخی ینی هەوڵدان بۆ تیرۆرکردنی کە شاید حاڵەکە ئێستا زیندووە کە خۆی چیرۆکەکە باسەکاتون و تۆمارمەکە شارەکە ئێستا زیندووە پێم وابێ هەر لە کاتی شۆڕشی لەو کاتە کە ئەچنە سۆڤێت حەجی بێرۆخی لە زیندان ئەمێنێ بەڵێ هەر ئەوەش بوو کە نەیتوانی بچێ بۆ یەکێتی سۆڤێت لە ساڵی 45 کە دەستانی مەیدان مۆریکی گەورە ڕوو ئەدات لەبێ حەجی بێرۆخی بە بریندارە بێت گولەیەکی بەرسینگیەوە کە لە پشتی دەرەچێت ئەمە پێش ئەوەی حرەکەی چوون بۆ کۆمار دەست پێ بکات بۆیە لەوێ برینەکەی زۆر بە سەختی ینی هەتا کەس بەتەمانە بوو کە تەمانە ئەو کات جاری دۆمی بریندار بچووکە پێشتیش لە دۆڵی ڤاژی بریندار ببوو کەس بەتەمانە بوو کە لە ژیاندا بمێنێت بەڵام بەش بەڕێکارێکی کوردەواری چارەسەرێکی کوردەواری داودەمای کوردەواری چارەسەر بووە ساڵ هێشتا برینەکەی بە تەواوی ساڵێش نەبووە بڕواتن لە گوندی هوپە کە نزیک گوندی زێتاوی هەستن لەوێ لەگەڵ باوکی و لەگەڵ مامێکی تری و لەگە خزمێکێتیان حکومت دەرسەیان نکات کە هەرخۆ حکومت پلانی وا بووە بەدوای هەموو ئەو کەسانە ئەگەڕا لەوێش حاجی بێرۆخی دەستگیری کرێت و دێنرێ بۆ زیندانی ڕواندز و دواتر بۆ ئاکرێ و دوای ماوەی 4 ساڵ یەکێ لە چیرۆکانی تر کە بۆ من سەرنجڕاکێشە لەمەیان خاتواژم ئەمی ئاماژە پێ بکەم لە شەڕی سپیلک داستانی سپیلە کاتێک کە داستانی سپیلک دەست پێ دەکات لەوێ شەید فکری و شەید جوخسی و شەید زکریش هەرسێکیان بران سێکوچکەی شۆڕەشیان گرتووە هەرسێکیان شەید بەڵام کاتێک کە شەید جەخسی شەید دەبێت کێک لە قارەمانەکانی شۆڕەشی براکەی قسە ناکات براکەی قسە ناکات لە تێک براکەی شەید دەبێت تا ئەو کاتێک کە بۆی ورەی پێشمەرگەکان نەڕۆخێ و ئیرادیان بەهێز بێت پێشتا باسی ستێ خاتونت کردووە لەمەیە کە ڕۆڵێکی گرنگیە بووە لە پشت حەجی بێرۆخیەوە بەڵێ کە نابێت ژن وەلا بنرێن لەو شۆڕشانە لەم کتابەدا من بە زۆر بەوردی باسم لە ڕۆلی ئافەت کردووە کە ئافرەشان بەشانی پێشمەرگە خەباتی کردووە یەکی لە شتەکانی حەجی بێرۆخی بۆ من زۆر سەرنجڕاکێش بووە لەم کتابەیە کاتێک کە داستانی چەمە ڕوئەدات داستانی چەمێ ساڵی 63 یەکێک لە یاوەرانی بارزانی کە حەجی بێرۆخی زۆر خۆشیوەست و زۆرش نزیک بوو لە حەجی بێرۆخی بە ناوی فەتەح هەرگۆشی شەهید ئەبێت تەمان شۆڕەش کشا بوویەوە
و حکومت پانای ئەبرد بۆ شێخ ئەحمەد بارزانی بەس بۆ ئەوەی دانوستاندن بکرێتن چونکە حکومت تەواو شکستی هێنابوو لەمەیان ڕاستەش پێشمەرگە کشانەوە بەڵام حکومت ئەیزانی ینی بەرامبەر پێشمەرگە ناتوانێت ئەم شەڕە بەردەوام بکە بۆی داوای دانوستان نەکرد لەگەڵ کشانەوەی پێشمەرگەیە لاشەی شەید فەتاح الگوشی بەجێمێنێ کاتێک کە حاج بیرۆخی پرسیارەکات ئەوەی کەرێ بزانانی کێ ماوە کێ شەید بووە کێ بەجێماوە کێ بریندار بووە کێ ڕۆشتووە ئەڕێ وڵا هەمومان لێرەین و بریندارمان ئەوەیە و بەڵام شەید فەتاح الگوشی دیار نییە هەندێک ئەڵێن بەرک و ڕای کرد بێ هەندێک ئەڵێن بەرک و نەهات هەندێک ئەڵێ بەرک و حاجی بیرۆخی ئەڵێ فەتاح الگوشی پیاوی ڕاکردن نییە کە فەتاح الگوشیێک بەو تەمەنەی هەنگاو بە هەنگاو لەگەر بارزانی نەمر ڕۆشت بێتن لە هەموو شۆڕشی دوای بارزان لە کۆمار بەرەوەیەکێتی سۆفیەت ئەم پیاوە چۆن ئێستا ئامادەی ڕاوکات نەخێر حتمما ڕەنگە بەجێما بێتن شەید زیکری لەگەر کۆمەڵێک لە کەسە نزیەکانی خۆی ئەنێرێت بە دوای جەنازەکەیدا ڕێک بڵێ چونکە بڵزەبت لەوێ لە شوێنێک لە بەرزایەکان لەوێ شەید بۆ جەنازەکە هێنەوە مەبەستم لێرە چییە مەبەستم لێرە ئەوەیە کە حاجی بیرۆخی چەندە قایدێکی مەیدانی بوو بێتن چەندە لێ هاتوویەک بێ لە بواری بەرگکردنە هەر بوو معلومات حاج بیرۆخی نەخوێندەوار بووە خوێندەواری نەبووە بەڵام لە مەسلەی دیسپلینی سەربازیە کەسێکی ئەکادمی پێرفێکت بووە لە مەسلەی بەرگریکردن لە مەسلەی شەڕکردن زۆر جار پێشمەرگەکانی بۆ منیان باسەکە ئێوە حاجی بیرۆخی پێوتم کاتێک ئێوە شەڕەکەن سەرتان بەرز مەکەنەوە تەقە بکەن لە تەنشتەوە تەقە بکەن بۆی دژمن زەفەر بە تەنش نابە هەر زانین تۆ سەرەکەی خۆت ڕاکێشی یان ئەیوت کە شەڕەکەن دوو فیشەک مەتەقێنن یەکێک فیشەک بتەقێنن کە فیشەیەکی تر دەتەقان بڕۆ شوێنێکی تر فیشەیەکی تر بتەقێنە بۆی دژمن بڵێ ئەمانە زۆرن یعنی ئەمانەکەم یان کاتێک کە سنگەرەکانی دروست دەکرد لای حاجی بیرۆخی بەکارهێنانی بەرد قەدەغە بوو بە هیچ شێوازی نابێ بەرد بەکار هاتبە چونکە بەدیدی حاجی بیرۆخی ئەم بەردانە ئەبوون بە ساچمە دیسان پێشمەرگیان ئەزیەت دەدا گولەیەکی بەرکەوتبە ئەبێ ئەم پێشمەرگیە ئەرزی بکۆڵی بە یان بە خۆڵ ستارەی دروست کرد بە بۆ چونکە لەو سەردەمەدا بە شێوازێکی زۆر باش بیریان لەوە کردوتەوە بە سیستمێکی تەواو جگە لە حەجی بیرۆخی چەندین کەسایەتی دیکەیتیا بوو کە هەمویان لەژێر ساو سێبەری بارزانیدا کاریان کردو بۆی کە ئەو شۆڕشەی و کاتە کردوانە ئێستا دەستکەوتەکانی بینین بزاوی ڕزگاری خوازی کورد هاژە خان طبعاً بە درێژایی مێژوو بەڕابەتی ڕابەری نەتەوەی کورد نەمر مەستەفا بارزانی قوتابخانەیەک بووە هەم بۆ دروستکردنی پێشمەرگە لە پێشمەرگەش و پێگەیاندنی سەرقوڵ هەموو ئەمانی حاجی بیرۆخی ئەمسالەکانی لە سێبەری ڕابەتی جەنابی سەرۆک پێگەیشتون لە پێشمەرگەیەکی سادەوە بوون بە سەرقوڵەیەکی مەزن و مەسەرقوڵەیەکی مەیدانی من لەم پەرتوکێدا نزیکەی 500 سەرقوڵەی شۆڕەشم تۆمار کردووە کە هاوڕێباز بوون لەگەڵ حاجی بیرۆخی بۆ من تۆمارەکردون لێرە ڕاستە ئەم پەرتوکەی من لەسەر حاجی بیرۆخیە بەڵام ڕەنگە موقعی منی جوگرافی و قەڵەمی من ڕێ بە من نەدابێ من لەم چارچێوەدا بچم باسی سەرقوڵەیەکی تر بکەم چون کتابێک لەسەر حاجی بیرۆخیە بەڵام وەکو وەفایەک بۆ ئەوان ناوی هەموو ئەو سەرقوڵانەشم تۆمار کردووە کە هەر لە بادینان تا خانەقین لەگەڵ حاجی بیرۆخی ڕۆژی ڕۆژان لە هاوسەنگەرەکان دوجار لە خزمەت ڕێبازی بارزانیدا بوون بەشێکی تایبەت لەم کتابەیە ماهدن مەسەلەن بۆ نمونەکەم باسی داستانی هەندێنەکەم باسی داستانی زۆزکەکەم خۆی داستانی زۆزک چەندین داستانی ڕوویدا بەڵام کە باسی داستانی زۆزکم کرد ئەکەم مەسەلەن لە یەکەم نقطەوە کە چۆن ڕوویداوە هەتا بە کۆتادێ من وەکو سیناریو هەموو دین باسەکەم جا هەموو ئەو مرۆڤانەی لەم داستاندا بەشدارەکەم ناومێناون مەسەلەن محەممەد علی قادر لێرە بوون فلان کەس لەوێ بوون 4-5 نەفەرەکانی تر لەوێن دەربوون ئەوە شەید بوو مەسەلەن کە باسی شەید ئەحمەد ماهاجرەکەم کێکی لە شەیداکانی بوو قۆڵەکەی حاجی بیرۆخی لە لەقەکەی عەزیزخانی مەهاجر و مەهاجر بوو کە شەهید بوو هەر ئەوە نییە کە من نووسی بێتم شەید ئەحمەد شەید بووە لە داستانی کەرەکی نا من کە باسم کردو شەید ئەحمەد شەید بوو هاتم باسی خەباتی ئەوشم کردووە ئەمەلەکەیوە بووە چی کردووە خەباتەکان وێزیەکانی ژالەکوێ هاتووە هەتا ڕووی شەید بوونی بۆ ئەوەی بۆ ئەمەم کردووە بە گەنجینەیەک کە هەر کەسێک بە دوای سەرچاوەیەکا بگەڕێتن بۆ بەکارهێنانی لە بواری باسی کولیە راپۆرتە یان هەموو ئەو داتا و زانیارانەیە وەکو فەخرێک شانازیەک بۆ ئێمە کەمە پێشکەشە بە پەرتوخانەی گشتی وڵات و پێشکەشە بە خودی جەنابی سەرۆکە من لێرەوە دەستی جەنابی سەرۆک ماچەکەم کە فەزلێکی زۆر گەورەیە بۆ من زۆر پێی سەربەرزم کە خودی جەنابی سەرۆک پێش ئەوە کتابەکەی تەبع ببێتن هەنی هەمووی خوێندوێتەوە و متابعی کردووە لەبەرچی لەبەر ئەوەی حاجی بیرۆخی بەنسبەت جەنابی سەرۆک و بەنسبەی بزاوی ڕزگاری خوازی کورد بەنسبەت خودی جەنابی بارزانیش کەسێکی سادە نەبوو
ئەنی بۆوان ئەنی کەسی لە کەسە هەرە نزیەکانی جەنابی بارزانانی بوو لەم کتابەدا چەندین شتی خودی جەنابی ڕەحمەتی حەجی بێڕۆخی و نەمر بارزای نەمرن باس کردووە کە کەس گوێری نەبووە کە چی لە نێوان ئەمانە هەبووە حەجی بێڕۆخی هەر وەکو هەمووکو پێشمەرگەیەک لە خودی خۆی و خەباتی خۆی لە بزاوی ڕزگاری خوازی کووردا هەموو کەسێکی ئاشناش بۆ بزاوی ڕزگاری خوازی کورد بوو خۆی جەنابی بارزای نەمریش ینی خەباتێکی خۆی لە خۆیدا ڕەنگە بەدیان پەرتوکی ئاوا بێگومان ئەم چیرۆکانە تەواو نابن داستانەکان تەواو نابن ئەوەندە مێژوویەکی پرسەروەریتیا تۆمار کراوە بۆ هیواین کە نووسەرانی دیکەش ئاوڕێک لەو مێژوە پرسەروەریە بنەوە و چەندین خەزانی ئاوامان بۆ بەرهەم بهێنن زۆر سپاس کاک غازی کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژباش بووی بە هیوای سەرکەوتن کات هەروەندە دەرفەتیدان کە بتوانین زیاتر باز لە کتێبەکە بکەین بە هیوای بەردەوامی و سەرکەوتن دووبارە بەخێر هاتی کارێکی ئەستەم نییە کۆکردنەوەی مێژوو ڕاستەم نییە هەر ئێکە مەڵاماڵی خۆمان ئەتوانین مێژوی خۆمان کۆبکەینەوە بە حکم یان بابمان یان باپیتمان لەم شۆشتا بوو ئەتوانین بکوام بکەینەوە هەریش نەبێ هیچ نەبێت تۆماریان بکەین چکە مردن هەموو شتێک نزیکترە وەکو ئەشیب لە بەردەستمان بمێنێتەوە ڕاستە من دووبارە زۆر سوپاسان ناکەم زۆر سوپاس هەموو ئەو برادراناکەم کە لەماندا دەوری سەرەکیان هەبووە لەگەڵم بە تایبەتی فەرماندەریوە کەمالەسک حاجی بێڕۆخی کە هەم پرۆدوسەری بەرهەمەکەیە و هەم خۆشی سەرپەشتی هەموو بەرمای کردووە و زۆر سوپاسی برادرزم کاکە سەمیر نزار یەکەم کار سەنگانی تاوی بۆ کتابای کردووە هەرچەند ئێمە وەکو دەستگای سەنگەری و پێشمەری کەمەکاری ئێمە یەکەم بەرهەمیش نییە ئێمە کۆمەڵی بەرهەمی ترمان هەبووە پێش ئەم بەرهەمەش وەکوم ئەم بەرهەمانەش لەگەڵ ئێمە بەردەوامە بن کە ئەمە خەباتێک ئێمە بۆ هەمووان دەستمان پێ کردو ئەمڕۆ حەجی بێڕۆخی بەڵکو سبەی کەسایەتێکی ترە لە بزاوی ڕزگاری خوازی بە هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ هەمووان زۆر سپاس ئێستاش با بەیەکەوە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین بزانین چۆنە کە وەرزی بەهاریەت وردە وردە سەرماوسۆڵە نامێنێت و بەفرەکان بەفر ئەتوێتەوە لەسەر چیاکان بێگومان ئاژەڵداران و مەرزاران خۆیان ئامادەکەن کە بۆ ئەوەی ئاژەڵەکانیان بەرنە کوێستانەکان
هەروەک چۆن لە پارێزگای ئاگری لە باکووری کوردستان ئامادەکاریەکەن بۆ ئەوەی کە ئەمەڕوو بزنەکانیان بۆ لەوەڕاندن ببەنە کوێستانەکان و مەڕدارانیش لە وەرزی بەهار و هاوینە کە ئەچنە کوێستانەکان و ئاژەڵەکانیان ئەبەنە ئەوێ و خۆشیان دەڵێن زۆر دڵخۆشن بەوەی کە ئەو بەرخە تازە لە دایک بوانەی کە ئەم ساڵ هەیە ئامادەیانەکەن یاخود فێریەوەیانەکەن کە خۆیان خواردن بخۆن و ڕۆژانش دوو جارەی بنە لای دایکەکانیان بۆی کە تەواو ئامادە بردیان نەکوێستانەکان خۆیان بچنە ناو دەشت و یاخود سروشتەوە و خواردن بە خۆیان پەیدا بکەن با بزانین مەڕدارانی ئاگری باکووری کوردستان ئامادەکاریەکانیان چۆن بووە. لەگەڵ توانەوەی بەفری چیاکان و نەمانی سەرما و سۆڵەی زستان مەڕدارانی ئاگری باکووری کوردستان ئامادەکاری دەکەن تا ئاژەڵەکانیان بۆ لەوەڕاندن ببنە کوێستانەکان. ئاژەڵەکانیش هەر کات دەرگایان بۆ دەکرێتەوە بە زووی ڕادەکەنە دەرەوە دەنگی ئەو بەرخانی تازە لە دایک بوون بۆ مەڕداران مژدەی هاتنی بەهارە. مەڕدارێکیش سەرەڕای دڵخۆشیان ئاماژە بە سەختی کارەکانیان دەکات. من لە منداڵیەوە ئەم کارە دەکەم. بەرخەکان لەدایک بوون. ئێستا تەمەنیان 3 مانگە. زۆر دڵخۆشین بە لەدایکبوونی بەرخەکان. جگە لەوەی ئومێدی ئێمەن دەبنە سەرچاوەی داهاتیشمان. ئەوەندەشی نەماوە بیان بین بۆ لە وەرگاکان و کوێستانەکان. پارێزگای ئاگری باکووری کوردستان بە ناوبانگە بە بەخێوکردنی مەڕووماڵات. لەم وەرزەشدا مەڕدارەکان هەندێک جار بەرخەکان لە دایکەکانیان جیا دەکەنەوە تا خۆیان فێری ئالیک خواردن ببن. ڕۆژانش دوو جار بەرخەکان دەبنەوە بۆ لای دایکەکانیان تا شیر بخۆن. مەڕوو بەرخەکان بە بۆن و دەنگیان یەکتری دەناسنەوە. ئامادەکاری دەکەین بۆ یاژەڵەکان ببین بۆ کوێستانەکان چونکە لە وەرزی هاویندا لە کوێستانەکان مەڕەکان دەلەوەڕێنین و لە پازیشدا دەگەڕینەوە گوندەکانمان و ئالیشیان پێدەدەین لە زستانیشدا بەباشی چاودێریان دەکەین. بەهۆی شەپۆلی بەفربارین و سەرما باکووری کوردستان ئەمساڵ بە بارودۆخی سەختدا تێپەڕی بە تایبەت گوندەکان. بەڵام لەگەڵ تێپەڕبوونی وەرزی سەرما کۆچەری و ئاژەڵدارانی زۆرینەی ئەو ناوچانە دڵخۆشن بە زۆربوونی مەڕووماڵاتەکانیان و لە چاوەڕوانی توانەوەی بەفری سەرچیاکانن تا ئاژەڵەکانیان ببەن بۆ لاوەڕاندن. دانیشتوانی گوندی گەڕەوان لە ڕەواندز کارێکی هەرەوەزی چەند ڕۆژەیان دەست پێ کردو بەڵام هەرەوەزی ئەم جاریان جیاوازە لە هەرەوەزیەکانی پێشویان. ئەوان بە شێوەی هەرەوەز دەستیان کردووە بە پاراستنی ژینگە ئەویش لە ڕێگەی متوربەکردنی دارکۆسکیان هەرمێکێوی کە سەدان دۆنم لە ڕوبەری کوێستانی گوندەکەیان بە داری بەرهەمدار متوربە ئەکەن بۆی لە 2 تا 3 ساڵی داهاتووە تقریبان ئەوەنەی پێویستە کوێستانی ئەوان لە دارستانێکی بێبەرهەم ببێتە باخێکی پڕ بەرهەم و میوەی جیاوازیشی تیا بێت. هەرەوەزی دانیشتوانی گوندی گەرەوانە لە سنووری ڕواندز. هەرەوەزەکە بۆ کارێکی جیاوازی ژینگەییە. ئەوان هاتوون داری کرۆسێک کە هەندێک ناوچە پێی دەڵێن هەرمەی کێوی یان خۆڕسێک مترب بکەن. دانیشتوانی ئەو گوندە ئامانجیانە دارکرۆسکە خۆڕسکەکانی ئەم کوێستانە کە ڕوبەرەکەی سەدان دۆنما بیان کەنە داری بەردار. متربەکردنی داری دێمی کرۆسک لە داری سۆرک و هەرمی و خارەسامی و شینک و جۆخینی و هەر بابەتێک کە لەگەڵی گونجێ هاتینە بۆەوەی کە سنوورەکی زۆر و زەوەندا ینی دارەکی کرۆسکی زۆری لێە. ئەو دارە کرۆسکە تەنها کرۆسکەی ڕق و ئیش کە داواکو پێویست بەو شێوەی نییە بەڵام ئەگە بێت و گۆڕانکاری تێدا بکرێ متر بکرێ بێت دارێکی بەردار و خێردار و داهاتۆکی باشی ئەبی. متربکردنی دارکرۆسکەکان بە داری بەرهەمدار بیرۆکەیەکی تازەیە و سوودی گشتیشی هەیە.
دوای 2 تا 3 ساڵی دیکە ئەو کەسانەی دێنە کوێستانەکانی ساوسێوکان و دۆڵ ئاکۆ دەتوانن سوود لە بەرهەمی ئەو دارانە وەربگرن. گوندنشینان لێرە ئەرچیان دابش کردووە و ئەم پرۆسێش چەند ڕۆژێک دەخایەنێت. ئەمە هەمووی خۆبەخشین پەیوەندی بە هیچ کەسەشی تاکەچیوە نییە ئەو مەملەکەتە بابرین ئەو سنوورە مەرعایە لە هەموو گوندی گەرەوانی سەر بە قەزای ڕەواندز هەر کەسێک لە گوندی گەرەوان بێ استفادە لێ بکە فەرقی نییە من ساعب و ئەو ساعبە ئەو ساعبە هەمومان ساعبین گەنجەکان هەندێکشان ئەزانن لە ڕێی ئینتەرنێت وانەوە خیبریان پێیا کردێ و متوربەکەیەکەن عملیەکەیەکەن بەشەشیان لۆن خاوێنەکەنەوە مەسەرەن بنەکەی هەڵە پەردێون سەرەکەیە بڕن قەیمیەکەنەوە یعنی تیمە. زیاتر لە 50 کەسی دانیشتووی گوندی گەرەوان بە شێوەی گروپ دابش بوونە و لە ڕۆژێکدا سەدان دارمترب دەکەن کە دوجار خزمەتی زۆری ژینگە و ڕێبوار و ڕەوەند و گەشتیاران دەکات کە سەردانی ئێرە دەکەن. ئەمە شێوازێکی تازەی ژینگە پارێزیە. تەیفور محەممەد کوردستان 24 ڕواندز. هەکبەی ڕۆژ باش پڕ بوو لە سەروەریەکانی مێژوو پڕ بوو لە هەموو ئەو کارە هەرەوەزیانەی کە لە هەر چوارپارچی کوردستان ئەنجام دراوە چەندین بابەتی دیکە بوو هەمووی پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە دڵخۆش و کامەران بن و هەمیشە ئەندامێکی باشی ئەم خاکەی کوردستان بن لە پێناو پاراستنیدا جا چ لە ڕووی ژینگەیەوە بێ یاخود چ لە ڕووی پەروەردە و هەر بابەتێکی دیکە بێت. بۆ هیوام هەمیشە تەندروست باش بن ئەمڕۆ پرۆگرامی ڕۆژباش کۆتایی پێهێنم واشزانین کە چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ هیواین کە بە خێر و خۆشی بێت و بەڕێ بکەین تا دوای مانگی ڕەمەزان دێنەوە بۆلاتان و پرۆگرامی ڕۆژباش ئەو کاتە بەردەوامەکەینەوە هەمیشە ماڵ ئاوە و تەندروست باش بن خواتان لەگەڵ.